سڵاتان لێبێ هیوادارم هەمووتان باش بن. زۆر بەداخەوە ئیتر تەماشامان کرد 24 ساعت کاتژمێر بەسەر ئیمزاکردنی گوایە پەیمانی ئاشتی شەرمولشێخ تێنەپەڕی. ئیتر ئیسرائیلەکان جارێکی تر تەقیان لە فەڵەستینیەکان کردەوە تاوەکو ئێستا ئەوەندەی من بەبەرچاوم کەوتبێ 9 فەڵەستینی کوژراوە. ئیتر جگە لەوەش ئیسرائیل بە هەمان بیان و هەڵسا ئیتر ڕێگای گەیاندنی هاوکاریەکانی لە دەروازەی ڕەفەح بۆ غەزە بە تەواوەتی ڕاگرت. هەتا کەی ڕادەگیرێ هەندێکیان ئاڵێن هەتا ڕۆژی چوارشەممە، هەندێکیان ئاڵێن هەتا ڕۆژی هەینی. ئیتر خوددا دەزانێ کەینێ ئەمە دەکرێتەوە. باشە ئەو هەموو ئیمزایە، ئەو هەموو شین و شاییە، ئەو هەموو ماستاوچێتیە لە بۆ دۆناڵد ترامپ لە پای چیەوە بوو. پاشان ئەو پەیمانە چەندین پرسیاری دیکە هەڵدەگرێ. مەسەلەن تەماشام کرد من لە پەیمانەکەی کۆشکی سپیم خوێندەوە ئیمزای بەریتانیای پێوە نییە. باشەوە چۆن دەبێت وڵاتێکی وەکو بریتانیا کە مامانی دامەزراندنی دەوڵەتی ئیسرائیلە ئەمڕۆکە تەماشا دەکەین ئیمزای پێوە نییە. زۆر سەیرە، یعنی لە شوێنێکدا تەماشا دەکەی چوار سەرکردەی لە ڕوولاواز کە ترسیان لێ نیشتووە، ترسی ئیسرائیل، ئیتر کۆمەڵێک ترسی دیکە مەبەستم لە مسر و تورکیا و قەتەرە ئیتر لەسەر مێزێک لە پێشەوە دایان ناون ئیتر ئیمزایان پێ دەکەن و هەر هەمووشیان ئیتر پەسنی دۆناڵد ترامپ دەدەن و ئەنجامەکەی بەرەو کوێ دەچێ ئەمە بەڕاستی هەتاوەکو ئێستاش دیار نییە. بەڵام بە سەرەتا تەماشای ئەو ڤیدیۆ بە ئەوە خۆشە بکەین، ئەو کاریکاتۆرە خۆشە، ئەو ڤیدیۆ خۆشە. سەیرە ها ئەمە چیمان نیشان دەدا؟ یعنی ئەوەمان نیشان دەدا بەڕاستی کە ئەوەی حەماس کردی جگە لە خزمەتکردن بۆ ئیسرائیل هیچی دیکە نەبوو و جگە لە خزمەتکردن لە بۆ نەتەنیاهۆ هیچی دیکە نەبوو. جا بیانوەکەی ئیسرائیل هەرچێک بەیانەکەی حەماس هەرچێک دەبێ یان نا ئەمەیان بابەتێکی دیکەیە، بەڵام بزانە چی لێشین بوو. هەروەکو لە ڤیدیۆکەتە بینیتەن حەماسێک لە ژێر عەرزەوە هەڵدەستێ کۆترێکی ئاشتی دۆناڵد ترامپ دەیکاتە پاڵەوان فسفس پاڵەوانی ئاشتی و دۆناڵد ترامپیش سەری کۆترەکە دەبڕێ و دەیبرژێنێ و گۆشتەکەی لە بەردەم نەتەنیاهۆ دائنێ و دوای ئەوە هێسک و پرۆسکەکانیش دەداتە ئیسلام و عەرەبیەکان. با تەماشای کاریکاتۆرێکی دیکە بکەین ویانیش نەوە کاریکاتر ببورن ڕاستی نەیەکی دیکە، ئەویش سەرۆکی پاکستانە کە فلیمێکی سەیری لەوێ نایەوە. South Asia saved millions of people, their lives, and today here in Sharm el-Sheikh, achieving peace in Gaza is saving millions of lives in the Middle East. Mr. President, I would like to salute you for your exemplary leadership, visionary leadership, and I think that you are the man this world needed most at this point in time. World would always remember you as a man who did everything, went out of the way to stop 7 and today 8 wars. Had it not been for this gentleman, not only, who knows, India and Pakistan are both nuclear powers. Had he not intervened along with his wonderful team بینیتان during those
تەنانەت مەلۆنی کە لە دواوە دانیشت لە دواوە ڕاوەستاوە ئیتر شەرم لە خۆی دەگرێت کە سەرۆکی پاکستان بەو شێوەیە پەستنی دۆناڵد ترامپ دەیکاتە پاڵەوانی ئاشتی، یعنی ئەگەر دۆناڵد ترامپ نەبێ ئیسرائیل هەموو مسلمانەکان هەموو عەرەبەکان دەخوا. ئیتر وەرە هێزێکی خاوەن نوکلەری وەها گەورە مەبەستم پاکستانە بەو شێوەیە خۆی وا هیچ و پوچ بکە و دوای ئەمەش چی ڕوویدا؟ دوای ئەوە تەماش هەروەکو گوتمان 24 ساعتی پێ نەچوو ئیتر ئیسرائیل لە ژێرناوی ئەوەی پەڕێنەوەی هەندێک فەڵەستینی لە خەتە سوورەکەی کە لە بۆیان دانراوە ئیتر تەقەی لێکردونە ئەوانەی کوشتونە. حەماسیش باسی حەکاتێکی دیکە دەکا، بەڵام ئیتر کامیان ڕاستە کامیان درۆیە زانینی ئێمە بۆ ئەو بابەتە مەحاڵە بە ئەمە بەجێ بێڵین. ئەمەی لێرەدا گرنگە کە باسی لێوە بکرێ ئیتر بەڕاستی ئەوەیە کەینێ مسلمانەکان ناسیۆنالیستە عەرەبەکان و بەگشتی وڵاتانی مسلمان و خەڵکی مسلمان لەو ڕاستیانە تێدەگەن، لەو حەماسە تێدەگەن. ئەی ئێوە ئەو ڕۆژەی حەماس هێڕشی کردە سەر ئیسرائیل نەتان دەگوت ئیتر ئیسرائیل ڕووخا و ئیتر قاچی مجاهیدەکان لەسەر سەری دەوڵەتی عیبڕی و ئەمانە. باشە ئێستاکە وەرە بە پرسیارێک لە خۆتان بکەن، چارەنووسی فەڵەستین بەرەو کوێ؟ چارەنووسی غەزە بەرەو کوێ؟ یعنی ئەم قسە قۆڕانە بەڕاستی ئێوە باوەڕی پێ دەکەن دوو دەوڵەت و نازانم کشانەوەی ئیسرائیل لە غەزە و ئەم جۆرە شتانە؟ دوو دەوڵەتی چی کاکە؟ کشانەوەی چی؟ یعنی بەڕاستی ئەو ئاگربەستە شتێکی باشە خۆی لە خۆیدا هەتاوەکو مناڵێکی غەزە و فەڵەستینی کەمتر بکوژرێ، کەمتر ئازار بچێشێ و کەمتر برسی بمینێ، ئەوە شتێکی زۆر زۆر خۆشە لە بۆ هەموو جیهان. بەڵام ئەمە چی لەگەڵ خۆی دێنێ؟ ئەمە چی لەگەڵ خۆی دێنێ؟ وەکو چارەسەری چی لەگەڵ خۆی دێنێ؟ ینی کێشەی فەڵەستین بەرەو کوێ دەبە؟ یعنی بەڕای من زۆر زۆر باشتر دەبوو ئەگەر فەڵەستینیەکان وازیان لە ناسیۆنالیزم هینابە و ئەگەر هاتبایە وڵاتە ئیسلامیەکان بە قسەی ئەم و ئەو بە پیلانی ئەو مخابرات لە سروی هەمووشیانەوە موساد ئەو پشتگیریە حەماسیان نەکردبووایە. ئێستا لەبەر دەستمدا نییە، بەڵام ڤیدیۆیەکم بینی کە یعنی ڤیدیۆیە ڕاستەقینەیە وابزانم ساڵی 1900 کۆتایی نەوەتەکانە، بەڵێ کاتێک مەسعود یەڵماس ئەجەوی دوو دەوڵەت باخچەلی حکوومەتیان پێکەناوە، حکوومەتێکی کۆالیسیۆن بوو. ئەو کاتە نەتەنیاهۆ دێ گلەیان لێ دەکا. ئەو کاتە نەتەنیاهۆ وابزانم بە تەنیا ئەندام پەرلەمانە و یانی جێگری سەرۆکی پارتیە حیزبی لیکودا شتێکی وایە، ینی بەرپرسیارێکی وها گەورەش نییە. گلەیان لێ دەکا ئەڵێ ئێوە کەم یارمەتی حەماس ئەدەن، ئێوە پێویستە زیاتر یارمەتی حەماس بدەن، ئێوە بۆ نایکەن. ئەو گلەیە دەکا. یعنی بزانە ڕاستیەکان لە کوێن، عەقلی ئینسانی مسلمانی حەماسی لەکوێ. کێشەکان لەوەدایە کە ئێمە کۆمەڵێک ستانداردمان هەیە، بەو ستانداردانە بیر دەکەینەوە، بەڵام بیرکردنەوە وەها نابی. بیرکردنەوە ئەگەر لە بەرامبەرتدا لایەنێک هەبوو خۆت بخە قەڵبی ئەو ئینجا بیر بکەوە. دوو، ئەگەر لە بەرامبەریشتدا لایەنێک نەبوو و یانیش لایەنەکە لاواز بوو و یانیش بەهێز بوو، هەوڵ بدە ئەو شتانێک کە تۆ دەیزانی، ئەو ستانداردانەی کە تۆ بیری لێ دەکەیەوە لە دەرەوەی ئەمانە شتێکی کە بدۆزەوە و بیری لێ بکەوە. ئەمە پەیوەندی بە هەموو بابەتەکانەوەیە، بە تەنیا پەیوەندی بە غەزەوە نییە. ئەمە زۆر زۆر لە هەمان کاتدا زۆر زۆر ڕاستە بۆ کوردێک کە تێڕوانینی چۆنە لە بەرامبەر ئێزیدیەک، بۆ کوردێک کە چ تێڕوانینێکی هەیە لە بەرامبەر تورکمەنێک،
بۆ تورکێک کە چ تێڕوانینێکی هەیە لە بەرامبەر کوردێک و بۆ مسلمانێک کە چ تێڕوانینێکی هەیە لە بەرامبەر ئەوانی دیکە چونکە بیرکردنەوە بەقاڵ بە دینیەکە هەرچ مرۆڤێک بێ هەرچ نیازێکت هەبێ بیرکردنەوەیەکی فاشیستانەیە ئەجا هەر ئاینێک بێ لەبەر چی؟ لەبەر ئەوەی ئاینەکان لە ناوەڕۆکدا ئاینێک هەیە ئایا خۆی بە ئاینی خوا نەزانێ ئاینێک هەیە خۆی بە ڕاستەقینەتر لەوانی دیکە نەزانێ کە ئەتۆ خۆت بە ئاینی خوازانی خەڵکەکانی دیکە کە خاوەنی ئاینی تۆ نین ئەتۆ بە کەسێکی کەم تەماشایان دەکەی وایە نا وایانیش بە کەسانی سەر بە ئاینە غەڵەتەکە تەماشایان دەکەی هەر ئایدۆلۆژیایەک هەر فکرێک هەر منهەجێک هەر قوتابخانەیەک خاوەنی ئەم جۆرە فکرانە بوو جا مارکسی بێ ئاینی بێ حتى دیموکراتی بێ بووە بە تایبەتی ناسیۆنالیستانە بێ ئیتر کۆتاییەکەی ئەوەیە کە دەبێت بە فاشیزم ئێستاکە ئەبینین ئیسلامی فاشی لە بەرامبەر فاشیزمی ئەورەنجیانی فاشیزمی مەسیحیدا و فاشیزمی یەهودیدا چۆن ڕەزیل و ڕیسوا بووە لە شەرم الشەیخ ئەو هەموو ماستە و چێتیە لە بۆ دۆناڵد ترامپێکی هیچ و پوچ کە هیچ پیلانێکی نییە کە هیچ پرۆژەیەکی نییە جگە لە پەلەپەلکردن لە پێناوی وەرگرتنی مەدالیای ئاشتی و مەدالیاکەشی وەرنەگرت بەڵام هێشتا چاوی لێ لە ساڵی ئایندەدا وەربگرێ جگە لەمە هیچ پیلانێکی دیکە نییە و ئەگەر پیلانی دووەمی هەبێ چۆن ئەو بتوانێ لێرەدا لە ئایندەدا غەزە بکاتە قومارخانە و مەلها ئیتر لەوێدا پارە قازانج بکە ئایا ئەوەی ئێوە کردتان لە بۆ فەڵەستین ئەمە بوو باشە ئێستا بەڕاستی کاتی ئەوە نەهاتووە کە محاسەبەیەکی خۆتان بکەن نەک محاسەبەی کەسایەتی خۆتان بکەن محاسەبەی ئاینەکەتان بکەن محاسەبەی دووگرت و قورئان و کتاب و دابوونەریت و مزگەوت و مەسینەکانیشتان بکەن کەسێکی بە ویژدان و بە ئەخلاق و بە مۆڕاڵ دەبێت محاسەبەی ئەمانە بکە محاسەبەی ئەمانە هەموویان بکە چونکە تۆ سەرچاوەی کێشەکە نادۆزیەوە ئەگەر بە تەنیا بڵێ وەڵا سەرچاوەکە ڕاستە بەڵام ئێمە غەڵەتین حیزب ڕاستە بەڵام کادرەکە غەڵەتە قسەی قوڕ سەرچاوەی کێشەکان لەکوێ دەبێ لەوە دەست پێ بکرێ زۆر بەداخەوە ئیتر تەماشا دەکەین لە ناوچەکەماندا لە سایەی ئەو جۆرە عەقلیەتە لە سایەی ئەو جۆرە پەروەردەیە ئیتر تەماشا دەکەین بە میلیۆنان کەس دەبنە قوربانی لە کۆتاییدا دەمەوێت شتێک بڵێم بۆ ئەوانەی چەڵتە لە بۆ ئیسرائیل لێدەن بۆ ئەوانەی گلەیی لە کەسانی وەکو ئێمە دەکەن کە ئێمە چ کارمان بە فەڵەستینیەکاندایە ئایا کاتێ تورکیا هێرشی کردە سەر ئافرین حەماسیەکان گریان ئایا یاسر عەرەفات نازان پەیکەری لە بۆ سەدام دروست نەکرد ئەوانە لە بیریان چووە کە زۆربەی زۆری بزوتنەوە کوردیەکان لەلای یاسر عەرەفات سەرەتا چەرکیان پەیدا کردووە لەلای یاسر عەرەفات پارەیان پەیدا کردووە لەلای یاسر عەرەفات شوێنی خەویان پەیدا کردووە لەلای یاسر عەرەفات ڕزگار کراون بە جەلال تاڵەبانیەکەت بە مەسعود بارزانیەکەت و بە عەبدوڵڵا ئۆجلانەکەشتەوە ئایا ئەتۆ بە تەنیا ئەمە دەبینی کە ڕۆژێک یاسر عەرەفات لە پێناوی هەوڵێکی دیپلۆماسی تاکتیکیانە هەڵساوە پەیکەرێکی لە بۆ سەدام دروست کردووە یان ئەڵێن یاسر عەرەفات بۆ ئەنفالی ڕەخنە نەکردووە ئاخر یاسر عەرەفات چۆن ڕەخنەی بکە ئەتۆ چووی لە ماوەی 8 ساڵی جەنگی عێراق و عێراقدا
بەردەوام جاشایەتیت لە بۆ ئێران کردووە، بەردەوام پازداری ئێران هێناوەتە حاجیۆمەران و چۆمان، هێناوتە هەڵەبجە و سەر بیرە نەوتەکانی بابە گورگۆڕ بەڕاجیمەی ئێرانی لێداون، بەردەوام خاچی عراقت لە دەست عراق دەرهێناوە داوتە دەست پازدارەکە. هەموو کەس دەزانێ ئەوەی ئەنفال فاشیزمە. بەڵام ئایا ئەتۆ نابێت سەرەتا لە خۆت بپرسی تۆ چیت کردووە؟ ئینجا گلەی لە یاسر عەرەفاتێک بکەی کە جگە لە پارەکەی سەدام و چەکی سەدام و دیپلۆماسیەتی سەدام و ئەسەد و خومەینی هیچی دیکەی لە دەستدان نەبووە. یعنی ئێش و ئازاری دایکێک ئایدۆلۆژیای نییە. ئێش و ئازاری مناڵێکی برسی لە غەزە ئێش و ئازاری نییە. ئێش و ئازاری باوکێکی هەژار کە لە ڕامەڵڵاوە لە خانووەکەی دەردەکرێ، کەسێکی یەهودی کە لە پوتی دەخەنە شوێنیدا، ئێش و ئازاری ئەو پیاوە ئاین و مەزهەب و ئایدۆلۆژیا و هیچ شتێکی نییە، لەسەروی هەموو شتێکە و هەر کەسێک بیکە دەبێ ئێمە محکومی بکەین و ڕێسوایی بکەین و باسی بکەین. هەر ئەوەش بوو وای لە هەندێک لە کەسانی وەکو ئێوە کرد کە وەکو ئێوە بیر دەکەنەوە بەڵام لە بەرەکەی دیکەنە چەپڵە لە بۆ داعش لێ بدەن کە کۆمەڵکوژی ئێزیدیەکانی کرد. باشە ئێشی دایکێکی ئێزیدی، باوکێکی ئێزیدی کە کچەکەی لە بازاری سێکسی کۆیلایەتی دەسۆڕێنەوە بە $2 چ پەیوەندی بەوەیە کە ئەو باوکە بۆیانیش باپیری ئەو چی کردووە و چی نەکردووە، چ پەیوەندی بەوەیە ئەمە سەر بە چ ئایدۆلۆژیایەکە باوەڕی بە چییە باوەڕی بە چی نییە. ئەمانە ئایدۆلۆژیایان نییە. دەبێت ئێمە لەو چوارچێوەیەدا تەماشای بابەتەکان بکەین. حتا بەرنامەی ئایندە کاتێش خۆش.